بێ هەڵوێستی ئەمان وای کردووە ئەم دەوڵەتانم بە بەشێک لە خاکی خۆیان هەرێمی کوردستان سیرکەن. هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر خاکی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی شتێکی ناڕەوایە و بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل ئەم کاتتان باش ئەمڕۆ هەینی 2 ئابی 2024 بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە ساڵوەگەری هێرشی داعش بۆ سەر شنگال ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ئاماژەی بەوەدا تەفگەری ئازادی کوردستان هەموو کاتێک لەگەڵ خەڵکی شنگالدایە. کەجەکە یادی قوربانیانی فەرمانی 3 ئابی ساڵی 2014 شنگال دەکاتەوە وتی بە ڕێزەوە قوربانیانی کۆمەڵکوژی شنگال یاد دەکەینەوە وەک تەفگەری ئازادی کوردستان هەموو کاتێک لەگەڵ خەڵکی شنگال داین. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ئاماژە بەوە دەکات هەموو ئەو کەسانەی کە دەڵێن لە دژی قڕکردنین و لە پێش هەمویانەوە دەوڵەتی عێراق پێویستە لەگەڵ تێکۆشانی ڕەوا و دیموکراتیکی خەڵکی شنگال دابن و دەڵێ پێویستە ئیرادەی خەڵکی شنگال و داخوازە دیموکراتیک و ڕاواکانیان لە بەرچاو بگرن و بەم شێوەیە کێشەکان چارەسەر بکەن. زۆر دروستە کە کێشەکانی خەڵکی شنگال لەسەر بنەمای دیالۆگ و مافەکانی دیموکراتیک چارەسەر بکرێن. ڕاگەیاندراوەکەی هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە بەم شێوەیە لە 3 ئابی ساڵی 2014دا بەدەستی چەتەکانی داعش لە شنگال لا دژی گەلەکەمان فەرمان پێکهێنا. ماوەی 10 ساڵ بەسەر ئەم فەرمانەدا تێپەڕ بوو. قڕکردنی شنگالی کێکە لە هەرە درندانەترین قڕکردنەکانی مێژووی مرۆڤایەتی و هەموو ئەو هێزانە لەم قڕکردنەدا ڕۆڵیان هەبووە. جارێکی دیکە بە تووڕێیەکی زۆرەوە شەرمەزاری دەکەین بە ڕێزداریەوە هەموو کەسانەی کە لە کۆمەڵکۆچیەکەدا گیانیان لە دەستدا یاد دەکەینەوە. ئەم ئازارێک کە خەڵکی شنگال و هەموو گەلی کورد هەستی پێ دەکەن ئێمەش لە قوڵایی دڵەوە هەستی پێ دەکەین و تیایدا دەژین. وەک تەفگەری ئازادی کورد هەروەک دوێنێ لەم ڕۆژدا لەگەڵ خەڵکی شنگال دەبین و بە بەرپرسیارەتی مێژووی مرۆڤانە و نەتەوەی وڵات پارێزی هاوبەش ئازارەکانیان دەبینین. بەداخەوە کۆمەڵکوژی شنگال بە بەرچاوی جیهانەوە ئەنجامدرا کەچی جیهان بەرامبەر ئەم دڵندایەتیە بێدەنگ و بێهەڵویست ماوەتەوە چ لە منداڵ چ لە بەتەمەن بە هەزارانی زەدی بە شێوەیەکی دڕندانە لەلایەن هەواڵبندی ڕژێمی ئاکەپا چەتەکانی داعشەوە کوژران دەستڕێژی کرایە سەر هەزاران ژن و هەزارانیش فرۆشران. چەندین ژنی زەدی خۆیان کوشت بۆ ئەوەی نەکەونە ئەو دۆخە دڕندانەیەوە. هێشتاش بە هەزاران ژنی ئیزەدی بێسەر و شوێن و نازانرێت لە کوێن لە دەستی کێدان. خەڵکی زەدیمان کۆمەڵکوژی شنگالی وەکو فەرمانی بە 74مین پێناسە دەکات. ئەم کۆمەڵکوژیە وەک یەکێک لە کۆمەڵکوژیە هەرە گەورەکان لە دژی گەلی زەدیمان دەربازی ناوی مێژوو بوو. ئاماژ لە کۆمەڵکوژیەکە بە تەواوەتی لە ناوبردننی گەلی ئیزەدی بوو بۆیە قڕکردنێکە لە ئەنجامی دەستێوەردانی گەریلاکانی ئازادی کوردستان و بەرخۆدانی خەڵکی شنگالدا ڕێگری لەو لە ناوبردنە بەرفراوانە کرا. گەر دەستێوەردانی گەریلاکانی ئازادی کوردستان و پشتیوانی هێزەکانی یەپەژە یەپەگە نەبووایە سەدان هەزار ئیزەدی دەکوژران و گەلی ئیزەدیمان بە تەواوەتی لە ناو دەبران. ئامانجی قڕکردنەکە ئەمە بوو. لەم پەیوەندیەدا کۆردیناسیۆنی کەژەکە ڕای دەگەێنێت ژنانی شنگال بە پرۆژەی نەتەوەی دیموکراتیکی ڕێبەراپۆ هیوای ژیانێکی ئازادیان بە هەموو لایەک و گەلانی جیهاندا بڵاو کردەوە و دەڵێت تۆڵەی ئەم کۆمەڵکوژیە بەڕێکخستن و خۆپاراستنی ژن دەکرێتەوە. کۆردیناسیۆنی کەژەکە بە بۆنەی دەهەمین ساڵیادی فەرمانی 3 ئاب کە لە ساڵی 2014 بەدەستی چەتەکانی داعش بەسەر شنگال داهێنرا ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ڕای دەگەێنێت دەهەمین ساڵوەگەری هێرشی
هێرشی هێزە کۆنە پەرستەکانی داعش لەسەر شنگال لە کەسێتی هەموو هاوڕێیانمان کە لە شەڕی پاراستنی کەرامەتدا شەهید بوون بە ڕێزداری و پێزانینەوە یاد دەکەینەوە. هەروەها باس لەوەش کراوە لەم هێرشە دڕندانەیەدا ژنانی شنگال زۆرترین زیانیان بەرکەوت هەزاران ژن و منداڵ تا ئێستا چارە نووسیان نادیارە. هاوکات کەژەکە جەخت دەکاتەوە هێرشی چەتەکانی داعش ئەوەی سلمان کە هەر گەلێک بەرگری و ڕێخستنێکی خۆی نەبێت ڕوبەڕووی کۆمەڵکوژی دەبێتەوە لەسەر بنەمای ئەم ڕاستیە ژنان و گەلی زەدی لەو ڕوودا و مێژوویە ئەو ئەزمونیان وەرگرت و هێزی بەرگری خۆیان بنیات ناو خۆیان بەڕێخستن کرد. هەروەها کەژەکە ڕوونی کردەوە ژنان گەیشتنە ئەو قەنەعاتە کە فەرمان و کۆمەڵکوژی چارە نووسیان نییە. ئەوان بەڕێگەی تاژێ ئیرادەی خۆیان نیشاندا لەگەڵ یەژەشەدا پاراستن و سروشتی خۆیان بسوگەر کرد. هەروەها کەژەکە جەخت دەکاتەوە کە ئێستا کاتی ئەوە هاتووە کە ژنان چەک هەڵبگرن و بۆ بەرگریکردن لە خۆیان و زێدیان. ژنانی شنگال بە پرۆژەی نەتەوەی دیموکراتیکی ڕێبەراپۆ هیوای ژیانێکی ئازادیان بە هەموو لایەک و گەلانی جیهاندا بڵاو کردوێتەوە. هەروەها تاژێ داوای دادپەروەری کرد. پێویست بە فەرمانی سێی ئابی ساڵی 2014 تاژێ دۆسیەکی بۆ سەرگوێزیرانی عێراق و هندێک لایەن و جێگەی دیکە نردووە و داوای دادگاییکردنی تاوانباران و جێبەجێکردنی دادپەروەری کرد. تەفگەری ئازادی ژنانی زەدی تاژێ بۆ دادگاییکردنی پەدەکە و بەرپرسیارانی فەرمانی 74مینی سەرکۆمەڵگەی زەدی دۆسیەکی لەسەر کارەکانی پەدەکە ئامادە کرد و بۆ وڵاتێک کە فەرمانەکەیان وەک جێنوسایت پەسەند کردووە دادگای مافەکانی مرۆڤی ئوروپا سەرۆکوێزیرانی عێراق محەممەد شیع سوودانی و وەزیری دەرەوەی ئەڵمانیا نرد. لەگەڵ دۆسیەکەشدا تاژێ بە نامەیەک هۆکاری نردنی دۆسیەکەی باس کردووە. لە نامەکەی تاژێدا باس لە ژمارەی قوربانیانی فەرمانەکە کراوە و داوا کراوە کە بکاران و بەرپرسیارانی فەرمانی سێی ئابی ساڵی 2014 سەر کۆمەڵگەی ئیزەدیەکان دادگایی بکرێن و دەڵێن 10 ساڵ بەسەر فەرمانەکەدا تێدەپەڕێت. بەڵام لە ماوەیەدا لەسەر هۆکارە بنەڕەتیەکانی فەرمانەکە چەندین لێکۆڵینەوە کراوە. وێڕای ئەم لێکۆڵینەوانش هێشتا چەتەکانی داعش و تاوانبارانی جێنوسایدەکە دادگایی نەکراون و دادپەروەری نەهێنراوەتە ئاراوە. بۆ ئەوەی کۆمەڵگەی زەدی لە فەرمانی نوێ بپارێزین پێویستە دادپەروەری جێبەجێ بکرێت. چەتەکانی داعش و هاوکارانیان لە دادگایەکی نێونەتەوەییدا دادگایی بکرێن بۆ ئەوەی ڕاستیەکان سەرگون نەکرێت و نەشێوێنرێت. ئێمە دۆسیەکەمان ئامادە کردووە. داواتان لێ دەکەین ئەو دۆسیەی ئێمە لە بەرچاو بگرن. لە ڕۆژهەڵاتی عین ئیسا دوو هاوڵاتی بە گولەی دەوڵەتی تورکیا بریندار بوون. سەربازانی دەوڵەتی داگیرکەری تورک لە نزیکەی گوندی شرێک لەسەر ڕێگای ئێم4 لە ڕۆژهەڵاتی عین ئیسا دوو دانیشتوویان بریندار کرد. لە هێرشەکەدا دانیشتوەکان بە ناوی حەسەن هێرتم تەمەن 25 ساڵ و عەزیز سەلیبی تەمەن 23 ساڵ بریندار بوون و لە نەخۆشخانەی ڕەقا چارەسەریان بۆ دەکرێت. هەروەها سەربازانی سوپای داگیرکەری تورک لەسەر سنوور لەگەڵ باکووری کوردستان تەرمی کەسێکیان لەسەر سنووری گوندی کولتەب لە گوندەواری ڕۆژاوای شاری کۆبانی فرێداوە. بە پێی زانیاریەکان ئەو کەسە لەلایەن سەربازانی تورکەوە کوژراوە و ناسنامەی ئاشکران نەبووە. دانیشتوانی هەرێمەکە ویستویانە تەرمەکە هەڵبگرن و بەڵام سەربازانی داگیرکەر تەقیان لێکردوون و بۆیە پاشەکشیان کردووە. لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵدان بۆ ئاشکراکردنی ناسنامەی هاوڵاتیە کوژراوەکە. ڕۆژنیوز دیمەنی ئەو فڕۆکە بێفڕۆکەوانی بڵاو کردەوە کە دوێنە نیوەڕۆ لە نزیک گوندی سیاگوێزی سەر بە شارەدەی گەرمەکی ناوچەی پێنجوێن خرایە خوارەوە. لە هەواڵەکاندا دووپات کرایەوە فڕۆکە بێفڕۆکەوانەکەی دەوڵەتی تورک لەلایەن گەریلاکانی ئازادی کوردستانەوە خراوەتە خوارەوە. هێشتا سەرچاوەکانی گەریلا لەم بارەیەوە لێدوانیان نەداوە. بە گوێرەی ڕۆژنیوز ئەمە 90هەمین فڕۆکەی بێفڕۆکەوانە کە لەلایەن گەریلاکانەوە دەخرێتە خوارەوە.
ژمارەیەکی نوێی گۆڤاری سەرخۆبوون بە مانشێتی هێڵی سەرکەوتن 14 تەمموزە بڵاوکرایەوە. لەم ژمارەی سەرخۆبووندا وتارێک بە ناونیشانی تیرۆکی گردوونی و ڕۆژهەڵاتی ناوین لە بەرگری نامەکەی ڕێبەری گەلی کوردەوە بڵاوکراوەتەوە. هەروەها نووسینێکی عەلی حەیدەر قەیتان بە ناونیشانی حەقیقەتی ڕێبەرێتی تەفگەری زۆر بەهێزی کۆمەڵایەتی بوونا کە بەشی دووەم و کۆتایەتی بڵاوکراوەتەوە. نووسینێکی دۆڕان کاڵکان بە ناونیشانی بەرخۆدانی 14 تەمموز مێژووی ئازادی کوردان دەستی پێکرد جێگەی گرتووە. نووسینێکی دڵزار دیلۆک بە ناونیشانی بەبێ خۆپاراستنی ژن شۆڕشی جڤاکی نایەتە ئاراوە لەم ژمارەیەدا بوونی هەیە. هەروەها دیسان نووسینێکی دۆڕان کاڵکان بە ناونیشانی ئەستێرەی درەوشاوی مۆدرنیتەی دیموکراتیک هەڵسەنگاندن بۆ شۆڕشی ڕۆژاوا دەکات. جەمال ئامەد بە وتارێک بە ناونیشانی هەڵمەتی ئازادی ڕێبەراپۆ بەسەر بخەین بەشدارە لەم ژمارەی ڕۆژنامەکەدا و هەڵسەنگاندن بۆ هەڵمەتی ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد دەکات. بۆزان تەکین لە بەشی دووەمی نووسینەکەی خۆیدا بە ناونیشانی خۆ دووبارەکردنەوەی دەوڵەتی تورکی داگیرکە لە سەدەی دووەمی خۆیدا باس لە کۆدەکانی دروستبوونی دەوڵەتی تورک و ڕێگەکانی دووپاتکردنەوە لەسەر ئەو کۆدانە شرۆڤە دەکات. لە ژمارەی 511 ڕۆژنامەکەدا پڵنگ زەردەشت بە نووسینێک 14 تەمموز وەک یەکێک لە پێوانە بنەڕەتیەکانی ژیانی نوێ هەڵدەسەنگێنێت. بەڕێزان دەچینە باکووری کوردستان لە ماردین چالاکیەک ڕێکخرا و گرتنی هاوڵاتیان بەهۆی چڕینی گۆرانی کوردی و هەڵپەڕکێ هەروەها سڕینەوەی نووسینی هۆشیاری بە کوردی لە مێردین و ئەنقەرە و ئەزمیر شەرمەزار کرا. لەم بارەیەوە پارلەمان ساڵحە ئایدنی ئیزرایگەیان قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی لە تەواوی جڤاکدا بڵاو بووەتەوە و دەڵێ بۆیە هێرش دەکەنە سەر زمان و چاندی کوردی. بیر لەوە دەکەنەوە بەم شێوەیە قۆناغەکە تێپەڕێنن. لێرەوە دیسانەوە بیریان دەخینەوە تاکو و سیاسەتی ئەمنی جێبەجێ بکەن قەیرانەکان ئەوەندەی تر زیاتر دەبن. لەلایەکی ترەوە لە ئەنقەرە ڕێپێوانێک ئەنجام درا و هاوسەرۆکی دەم پارتی ئەنقەرە فاتن کانات دووپاتی کردەوە لەم جوگرافیایەدا کە لە هەموو لایەک بە ئاگر دەورە دراوە ئاشتی و ئارامی زۆر گرنگە. هەروەها داوای ئەوەی کرد فاتن کانات ئەو کەسانە ئازاد بکرێن کە لەسەر هەڵپەڕکێ گیراون وتی ناتوانن دەست بۆ زمان و چاند و هەڵپەڕکێی ئێمە ببن. هەروە لە ئێزمیریش کوردان هێرشەکانیان بە هەڵپەڕکێ شەرمەزار کرد و تەبێژی پلاتفۆرمی دیموکراسی بولند کارەکەش ڕایگەیان هەڵپەڕکێ مانای خوشک و برایەتی چاندەکەیە و وتی دەسەڵات بۆ شاردنەوەی قەیرانە ئابووریەکان کە بەهۆی شەڕەوە دروست بووە هێرش دەکاتە سەر زمان و بەهاکانی گەلی کورد. ئێمە ئەوە قبول ناکەین. جێ ئاماژێ چالاکیەکەی ئەزمیریش بە هەڵپەڕکێ کۆتایی هات. دەچینە باشووری کوردستان چالاکوانانی ڕانیە دەڵێن بێدەنگی بەرامبەر لەشکەرکێشیەکانی دەوڵەتی تورک خیانەتە. چالاکوانانی شارۆچکەی ڕانیە ڕای دەگەێنن لەشکەرکێشیەکەی ئەم جاری دەوڵەتی تورک مەترسیەکی زۆر گەورەی بۆ سەر هەرێمی کوردستان هەیە و دەڵێن بێدەنگی بەرامبەر لەشکەرکێشیەکانی دەوڵەتی تورک خیانەتە. ئەو لەشکرکێشی ئەو جارە زۆر جیاوازە لە لەشکرکێشیەکانی دیکە ئەوە پیلانێکی زۆر گڵاوە بە عەفرینکردنی باشووری کوردستان. خەریکە باشووری کوردستانیش وەکو عەفرین لێ دەکەن. لە عەفرین 197 کورد بوو، ئێستا 135 کوردی لێماوە، 10,000 فەڵستینیان بۆ هێناوە. شەڕی غەزەی بۆ ئۆردوغان خێری داوە. بۆ نمونە ئاوارەکانی غەزەی دێنیتن لە باشووری کوردستان لەگەر پاژماوەی گروپە تیرۆریستەکانی داعش دێتن لەوێن دەرێن نیشتەجێیان دەکاتن. لەسەر گەلی کورد پێویستە یەک ڕیز بین، پێویستە پێشمەرگە دێرینەکان چەکداری هەموو حیزبەکان یەک دەنگ یەک هەڵوێست بێنە مەیدان. خۆدا شۆڕکردنەوە دادمان نادا. هۆکاری بێدەنجیە. بێدەنجی دەچێتە قالبی خیانەت. حکوومەتی عراقیش بێ هەڵوێستە لە پشتی پاسەوانی سنووری عراقەوە دەبابەکانی تورکیا وجودی هەیە 1 کیلۆمتر لێیان دوورنەوەم بێدەنگن. ئەوە بە خەتەری زۆر گەورە دەزانم داوە لە وەکو کورد داوە لە خەڵکی کوردستان دەکەم بە گشتی لە هەرێمی باشوور دەکەم.